ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان پەکەکە ئاستەنگە لە بەردەم بزافی ڕزگاری خوازی کوردستان، گفتوگۆی هەوڵە خراپەکانی پارتی کرێکارانی کوردستانەکەین لە باشووری کوردستان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەمە ڕەشید هەرس هونەرمەند. مامۆستا خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر زۆر سپاس. مامۆستا پێمان خۆشە جەناب بەدووە هونەرمەندێک وەک نووسەرێک کە ساڵانێکی درێژە تەمەنێکە لە کایی هونەری و ئەدەبی و بواری نووسینە ئامادەیتان هەیە و بەپێی ئەو باگراوەندە مێژوویەی کە جەنابیشتان هەتا ئاگداری بەشێکی گەورە لە ڕووداوە مێژوویەکانی ساحەی سیاسی کوردستان و پرسی کورد و ئەو کێشە ئەستەنگانە هەیت کە ڕوبەڕووی دۆزی ڕەوای خەڵکی کوردستان بۆتەوە. پێمان باشە ئەمڕۆ یەکێک لەو حەدەسانەی کە گەرمە باسی ڕۆژە پرسی دەستدرێژی یان ئاستەنگ و گێشەڵەکانی پەکەکەیە لە باشووری کوردستان لەگەڵ جەنابتا گفتوگۆ بکەین. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی سێ دەی ڕابردوو لە ئەزمموی باشووری کوردستان، پەکەکە بەردەوام ناو بەناو کێشەی بۆ باشووری کوردستان دروست کردووە، بە تایبەتی لەو شریتە سنووریەی کە ئەکەوێتە نێوان هەرێمی کوردستان و باکووری کوردستان، هەرێمی کوردستان و ئێران. خوێندنەوەی جەنابەت چییە بۆی کە پارتی کرێکارانی کوردستان بەشێک لە ئەرکەکەی بووە بەوەی کە سەرێشە بۆ باشووری کوردستان دروستکە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو؟ بەڵێ، ئەوی ڕاستی بێ من نامەوێت خۆم هیچم هەبێت دەربارەی ئەو بۆچوونە. من باسی خۆیانەکەم لە سەرکردایەتیانەوە، لە سەرۆکەکانیانەوە، لەوێەوە سەرچاواگرێ بچۆرەوەیە کە ئەڵێن ئێمە دژایەتی هەموو هەبوونێکی کوردەکەی و باوەڕمان بەوە نییەکەوە کوردستان بە هیچ جۆرێک سەربەخۆیی بەدەستبێنێ، باوەڕمان بەوەیەکەوە بە ئازادی بە هاو ئاهەنگی لەگەڵ تورک و فارس و عەرەبە لە وڵاتەکانیانە بژین. ئەمە لە کاتێکەوە ئەڵێن کەوا ئەو کاتەی کەوا پەکەکەیان دروست کرد داوای سەربەخۆیی هەموو کوردستانیانە کرد. ئێستا بەم شێوەیە ئاوەڕەنیان ناوەتەوە. ئەمە مەسەلەکە دەردی مەسەلێکی کوردی ئەڵێ ماستەر نەکبوو گوریسێکیشی تایە کە هەموو فەلسەفەیەکیان ببێ بە دژایەتی هەبوونی کورد، کەواتە ئەمانە بەڕاستی ماچێکی خراپن لە ناو مناڵانی سەربەخۆی کووردە و کارێکی وا ئەکەن کەوا بە هەموو شێوەیەک دژایەتی ئەم کووردەکەن و من گریانمێت بەوەی کەوا ڕۆژە لە ڕۆژان کارێکی وا بکەن کورد بکوژێ. بەداخەوە هەموو هەوڵ و تێکۆشاریان ئەوەیەکەوە ئەم ئەزمونە نەیەڵن کام ئەزمونە ئەم ئەزمونەیەکەوە بە خوێنی هەزارەها بە خوێنی سەد هەزارەها ئەم میلەتە بەشخوراوە هاتۆتە بوون، ئەمان ئەیانەوێت تێشی بن کە تێشیشی ئەن خزمەتی چیەکە؟ خزمەتی دوژمنی کوردەکە، کە خزمەتی دوژمنی کوردەکە کەواتە چێ پاڵنەریانە؟ دوژمنی کورد بەلای منەوە پاڵنەریانە. ئەمە باسی هەلە لە دەبی خۆیانەوە کە ئەم شتانە ئەڵێن، ئەمە ئاوە ڕەنگەداتەوە. مامۆستا حەمە ڕەشید، سەبارەت بۆی کە بەڕێزت باست کرد کە پەکەکە بە چوار پارچەی کوردستان و بە کوردستانی گەورە و بە دەوڵەتی کوردستان دەستی پێکرد، بەڵام ئێستا زۆر بەرەو سەرەولێش هاتووە و زۆر جار خیتابی پەکەکە هونە لەوەی کە پەکەکە چی ئەوێت. حتا ئەو ناوچەی کە گۆڕەپانی خەباتی پەکەکەیە لە باکووری کوردستان ئێستا پەکەکە جێهێشتووە. یعنی ئێمە ڕۆژانە یان بە مانگ و بە ساڵیش لە هەوڵەکان نایبیسین کە پەکەکە لە دیاربەکر چالاکیەکی کردبێ، لە شڕناخ چالاکیەکی کردبێ، لە سلۆپی چالاکیەکی کردبێ، لە یەکێ لەوان لە یەکێ لەو گوند و شار و شارۆچکە ئاودانیانەی کە لە باکووری کوردستانە چالاکیەکی کردبێ. یعنی خوێندنەوەی تۆ چیە بۆی کە پەکەکە
ئەو گوتارە ڕستەقینەی کە دەستپێکی خەباتی بەرزی کردبوو ئێستا زۆر لەو گوتارە دوورکەوتۆتەوە و لە ناوچەی جێبەجێکردنی ئەو گوتارەش دوورکەوتۆ کە باکووری کوردستان. خۆی مەسەلەکە لێرە ئەوەیەکەوە ئەمانە خاوەنی قەزیە نین، خاوەنی فەلسەفەیەکی ڕوون نین، کە خاوەنی فەلسەفەیەکی ڕوون نەبن. ئەمانە جەماعەتی سەرکردایەتیان جەماعەتێکیان هەیە لە سەرکردایەتی هەر یەکە و بەنەوەی قسەکە، هەر یەکە و ئەوەی کە ئەوەی گەڵیا ئەوەی بەرامبەری ئەوەی نەوتووە بە پێی ڕۆژ بە پێی هەڵس و کەوتی خۆیان قسەکانیان نەگۆڕن. ئەوەیە کە لە کاتێکە ئەو پێشبەرگانیان شەهید کرد هاواریان کردوتیان ئەوانە هاتوونەتە ناو خاچی ئێمەوە، هاتوونەتە ناو پێگەی ئێمەوە، بۆیە ئێمە لێمان ناون کەچی لە لایشی تری شەواڵە لێمە نەبووین. ئەمانە با بڵێن ڕێگایەکی ڕوونیان نییە، فەلسەفەیەکی ڕوونیان نییە، بۆچوونێکی ڕوونیان نییە بەرامبەر بە مەسەلەکان. ئەم ڕۆشتیەکە لێن وسبەینێ نکولی لێ ئەەکەن و بەلای منەوە هەر بوونیان لە ناو خاشی باشووری کوردستانە هەڵەیە. ئەوان ئەڵێن ئەی کاتێکەوە یەشێتی و پارتیش لەگەڵ ڕژێمی عێراق و بەعسا شەڕیانە کرد، ئەی ئەوانیش پێگەیان لە ناو خاچی ئێرانە نەبوو بەڵام ئەوان نەئاهاتن داوای ئەوە بکەن کەوا وڵاتەکە بڕوخێ، نەئاهاتن کەوا دژایەتی وڵاتەکە بکەن. ئەوان وەکو داڵەیەک نابوون، ئەمانیش بە شێوەیەک هەر وەختێک کە وەکو داڵە فەرموو ئەوە داڵە درات، بەڵام سیرەکەی هاتن لە قەندیلەوە وردە بەرەو خواردبوونەوە و جێشی تورکیش بە دوایانە هەوە هاتنە بندەسمان لە هەموو شوێنێکی کوردستانە هەن. ئەمە کارێکی وای کردووە بیانوو باتە دەست دوژمن. قەیناکە با بڵێن مەسەلەن ڕژێمی تورک ڕژێمێکی فاشستە، ئەوەتانێ هاتووە لە لیبیایەوە کە لیبیا خاوەنی سەروەریە، ئەچێتە ناو لیبیا دەسەقاتە ئیشوکاری لیبیاوە، لیبیا خاوەنی سەروەریە، ئەی چۆن نایەتە ناو کوردستانەوە، ئەی چۆن دەچێتە قۆبرز، ئەی چۆن نایەتە کوردستانەوە. باشە بەڵام ئەی بۆچی ئێمە ئەو بیانوانیان بینیەکەوە بەم شێوەیە شوێن ئێوە بکەون و بێنە ناو کوردستانەوە. لە پاشە ئێوە ساحەکەتان کە لە ناو باکووری کوردستانایە بوو هەتا ئێستا هیچ شتێک هیچ چالاکیەکتان لە ناو باکووری کوردستانە نەکردووە ئەگە هەتا بۆ ئەوەی کەوا بڵین ئەم ئێوە ڕاست دەکەن دژی ڕژێمی تورکن. بەڕاستیش ئەمە من زۆر بەڕاشکاوی ئێڵێم لەو بەینا جۆم لە کەناڵی حەدەس بوو، ئەڵێ لە زۆر شوێن بینی و من بڕاستی دەکەیان با بڵێن ئەوەی کە بەڵێ پەیامێرەکەی حەدەس ئەڵێ ئەو دێ دوورەکاری کاری ماچێوانە بنکەکاریان بەیەکەوە. ئەمە زۆر ترسناکە، ئەمە گریانیەوێت. بنکەی پەکەکە و سوپای تورکیا پێکەوەن. بەڵێ ئەو وایوت لە هەموو پێگەیەکە بڵاو بۆتەوە، ئەمە لە خۆمە نێڵێ. بەڵێ کە حەمەڕەش قسەیەک تریشەیە سەرباری ئەوەی کە گومان هەیە لەسەرەوەی کە لە هەندێ ناوچە لێک نزیکن پێکەوەن، قسەیەکەی لەسەرەوەی کە پەکەکە لە هیچ شوێنێکیش کە سوپای تورک هێرشێنێ دیفاع ناکات و هیچ بەرگریەکی قارەمانانەی ئەنجام نەیەوە لەوەی کە نەهێڵێ سوپای تورک ئەو ناوچانە داگیر بکە. یعنی بە جۆرە لە جۆرەکان ئەو شوێنانی کە پەکەکە لە باشووری کوردستان بە جۆر لە جۆرەکان داگیرێکە، بەڵام ئاسان بۆ دەوڵەتی تورکیا بەجێ هێڵێ. بیانوادە هاتە دەستیان بۆ ئەوەی کەوا بێن کەوا کوردستان داگیرکەن. تورک ئەیەوێ هەموو شوێنێ داگیرکە. تورک ئەیەوێ گەورەی زەمانی عوسمانی بۆ خۆی بگەڕێنێتەوە. ئەمڕۆ ئەمان با بڵێن عامیلێکی مساعیدن بۆ ئەوەی کە ئەوان ئەو بیان پاساوەکەیان پاساوێکی شەرعی بێ کە بێن. هەربوونی پەکەکە لە ناو کوردستانە و هەڵسوکەوتی دژی
ئەم ئەزمونەی کورد دژی دەسەڵاتی کوردی کارێکی ناشەرعیە. کوردستان با بڵێن ئەم دەسەڵاتی کوردیە بۆیە دەسەڵاتی کوردیەوە بۆیە دەوڵەتان دانیان پێناوە بۆ ئەوەی کەوا دەسەڵاتی بەسەر هەموو کوردستانە بەسەر هەموو کوردستانی باشوورە بشتێ بەڵام ئەمان ئەوەتانە شوێنیان داگیر کردووەڵێ شوێنی خۆمانە و نایڵم خۆی باشە بەخێر بی سەرچاوم بەڵام فەلسەفەکەیان ئەوە نییەکەوە بۆ ئازادی کوردستان لەوێ بن فەلسەفەکەیان ئەوەیە بۆ لیانی هەموو بزوتنەوەیشی ئازادی خوازی کورد لە هەر شوێنێکە هەیە ئەمان لی بن بۆ ئەوەی کەوا هەبوونێکی کورد دروست نەبێ ئەمان دژی هەبوونێکی کوردن بە دەمی خۆیان بەدەمی مننا بەدەمی خۆیان ئەڵێن ئێمە دژی هەموو هەبوونێکی کوردین ئێمە دژی ئازادی و سەربەخۆیی کوردین ئێمە دژی هەموو هەنگاوێکی با بڵێن ئەم دەسەڵاتین بۆ سەربەخۆیی کوردستان دەسەڵات هەرچیەک بێ با بڵێن ئێوە ئەوە ئێمە ئەتوانین نەقدی لێگرین ئێمە ئەتوانین ڕەخنە لە دەسەڵاتی خۆمان وەرگین ئەوان ناتوانن ئەو ڕەخنە لە دەسەڵاتی وەرگرنکەوە هیچ عەلاقەیەکیان بەسەرەوە نیە ئەوان ناتوانن بڕۆ ڕەخنە لە پێگەکەی خۆیان بگرن لە ناو جغرافیەکەی خۆیانە ئەو ئیشە بکەن ئێستا کوردستان ئازادە بە حساب ئازادە لەبارەی نێودەوڵەتیەوە ئازادە کاکە تۆ بۆی ئەو ئازادیەمان لێ تێگەی مەوسا پەکەکە لە کاتێکا کە بۆ جۆرە دروست بووە کە باکووری کوردستان لەوێ درێژە بە خەباتی خۆی بات و بتوانێت دۆزیڕەوەی خەڵکی کوردستان لە باکووری کوردستان بگەێنێ بە ئەنجامێکی باشتر لەوەی کار لە ڕابردووە بووە بەڵام ئەوی کە لە ماوەکانی ڕابردوو ڕەچاوەکرێ ئەبینرێ و هەستی پێکرێەوەیە کە پارتی کەکەرانی کوردستان ئەوەندەی لە باشووری کوردستان ماوەتەوە هەوڵی ڕوبەرێکی جوگرافی بۆ خۆی داببڕێ و هەندێک چالاکی سەربازی لە باشووری کوردستان و دژی تورکیا بکە و کارمەندێکی پلە 6 و 7 کۆنسڵخانەی تورکیا لە هەولێر تیرۆر بکە ینی هەز ناکەی کە پەکەکە لە جیاتیەوەی کە لە ئیستانبول و ئەنقەرە و شارەکانی باکووری کوردستانەوە بێوێت گوشار لەسەر تورکیا دروستکە ئەوێت لە هەولێر و لە سلێمانیەوە لە سیتەک و لە کونەماسی و لە شاخی ئەزمەڕەوە گوشار لەسەر تورکیا بکە ئەمار بۆ خۆی گومانبار نییە بەوەی کە پەکەکە بە جۆرە لە جۆرەکان دەستی سوپای تورکیا ڕاکێشێ بۆ ناو قوڵای باشووری کوردستان دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیا پلە 6 و 7 لێ بکوژێ یانەی کوژێ بە فەوجیش لێ بکوژێ 50 کەسیشی لێ بکوژێ ئەو بەلایەوە قازانجە بچووکە ئەو بەهۆی ئەو کەسەوەکەوا ئەکوژرێت لێرە ئەو ئەتوانێت هێرشێنێت و پێگەی خۆیدا کوتێ لە ناو کوردستانە بۆ بیانەوە ئەجینە بەلای تورکیاوە چییە بە 10 کەسی لێ بکوژێ بەڵام ئەو یەک بۆ خۆی منتی ناوچێک بە تاواتی داگیرەکە ئەوەتانە هەرچی بلکەیان هەیە لە ناو کوردستانە بە شێوەیەکی زۆر بەرفراوان بڵاو بۆتەوە کەچی ئەوەتانە تورکیا شوێنیانەکەوێ هەتا کاتێکە زانی هاتە بندەسوانتەوە ماوەسا هەندێک لە بەناو نووسەر و ڕۆژنامە نووس یان چاودێری سیاسی و خەڵکانێک ینی زۆر وا پیشانێن کە هاوسۆزی پەکەکەن و ئەبێ پەکەکە مادەم کوردن هاوکاری بکرێن و پشتیوانی بکرێن و پاڵپشتی بکرێن ینی ئەوەی کە لە کاتێسای ڕوئەت و خەڵکانێک دژی پەکەکەیە بەڕاستی دژی کوردبوونە یان ئەوەی کە دژی ئەو ڕەفتارە خراپ و نامۆیانێک کە پارتیکەکەرانی کوردستانێکن چونکە بەڕاستی ئێستا خیتابێکی زۆر کارێکی زۆر ئەکرێ بۆی کە خیتابێکی وا بگیرێتە بەر و خەڵکوا تێ بگەێنرێ لەوەی کە مادەم پەکەکە کووردە نابێ ئێمە دژی بین خۆی ئێمە سەر هەردوو چاوم ئەگەر ئەوان هاتوون لایەنێکی شۆڕژێرن هەوڵان بۆ سەربەخۆیی بۆ هەوڵان بۆ پێگەی کورد لە باکووری کوردستانە هەوڵان بۆ ئەوەی کەوا کورد بگاتە با بڵێن ئەنجامێکی جوان سەر هەردوو چاوم بەڵام ئەوان ئەمە پێویست بۆ ناکە ئەمە با بڵێن هاوکێشەیەکی زۆر ئاسانە هەموو کەسێتی ئەگاکەوە ئەمە ئەو ئیشەکەیان ئەوە نییە ئیشەکەیان تێگانی ئەم پێگەیەکەوە کورد ئەیەوێ
تێگەیشت ئەم شوێنە ئارامەیەکەوە بۆ کورد دروست بووە ئەم هەناسەیەکەوە کورد دەستی کەوتۆ هەناسەیەکی پاک هەڵبژێ هەڵاتێکی ئازادی هەڵبژێ ئەوان دژی ئەم هەناسەیەن ئەمە هاوکێشەیەکی زۆر ئاسانە من بەڕاستی تەعجوبەکەم سەرم سۆڕماوە لەوەی کەوا ڕۆشنبیرێکی کوردیان و سەرێکی کوردیا هەنێ لەو کەسانێکەوە خۆیان بە سیاسی کوردیەزانن لەم هاوکێشەیە خۆیان جێلەکەن و نەزان مۆزۆعەکە چییە مۆزۆعەکەوەیەکەوە کەوا تورکیا ئێوێ کوردستان داگیر بکە بەچی بیانەکەی چییە بیانەکەی ئەمانە باشە تورکیا هەر ئێرەی بەدەسەوەی نەخێر هەموو شوێنێکی بەدەسەوەی وەکو قوبرسا وەکو لیبیایە وەکو شیمالی باڵێن باکووری ئەفریقا و دەریای ناوەڕاستە دژایەتی فەڕەنساکە دژایەتی یۆدانەکە بەڵام ئەو بیانوەی نییە کە وەکو لە کوردستان هەیەی بەهۆی ئەم برادرانەی پەکەکەەوە. بەڵێ ماوسا شتێک کە پێم خۆش و قسەی لەسەرکردنەوەیە کە سەرۆک مەسعود بەرزانی ساڵانێکی درێژە شەڕی کورد و کوردی حرام کردو و بەردەوامش جەختی لە وتارەکانیا لە خیتابیا جەختی لەوە کردوەوە کە جارێکی تر ممکن نییە ڕێگە بە شەڕی کورد و کورد باتەوە جارێکی تر ئەگەر لە دەسەڵات توانای ئەوە بێت بەڵام ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە بەرێکەوین ئەوەیە کە پارتی کەگەرانی کوردستان ئەم قسەیان ئیستیغلال کردووە بە جۆرێکی تر و بەڕاستی دەستیان نەپاراستووە لە شەیدکردنی ژمارەیەک پێشمەرگەی خوێنگەرم و شۆڕژگێر کە ئەرکی سەرشاری ئەوان پاراستنی باشووری کوردستان و لە ناو خاکی باشووری کوردستانە پەکەکە دەستدرێژەکاتە سەریان و بە جۆرە جۆرەکان شەیدی کردوون کە ڕەنگە بەشێک لەوەی کە مڕونەتی هێزی پێشمەرگەی کوردستان پەیوەندی بۆ خیتابە گشتیەوە هەیە کە سەرۆک مەسعود بەرزانی ساڵانێکی درێژەکە ئەڵێ فەرمویانەکە جارێکی تر ڕێگە بە شەڕی کورد و کورد و شەڕی براکوژی نایەنەوە بەڵام پارتیکەکانی کوردستان خراپ سوود لەم بابەتەوە ڕەگرێ. بەڕاستی ئەم مەوزوعەی بەڕێز مەسعود بەرزانی کە ئەڵێ شەڕی کورد کوشتنی حرام کردووە ئەمە باڵێن و ورێک و هێزێک و توانایەکی پۆڵایینی ئەوێ بۆ ئەوەی خۆڕاگربی بەرامبەر بەوەی کەوا خوێنی کورد نەڕێژی ئەجینە ئەوانوە دەردی هینەکە ئەڵێ ئەو ڕێدیەوە خوێنەکەمانە ڕێژر بە هەموو شێوەیەک کردیانە بە پیشە ئەوە نازانی لەملا لەولا لە سنوورەکانی با بڵێن دەسەڵاتی کوردی بە هەموو هێزی خۆیان دەست ناپارێزن لێرە یەکشەدێ بۆ ئەوەی کەوا ئەم شەڕی براکوژیە بە تەواوەتی حرام کردی وەکو چۆن سەرۆک بەرزانی وای وتووە ئەبێ ئەم میلەتەش بیر لەوە بکاتەوەکەوە وەکو ئێمە ئاوا بۆ مەسەلەکانە ڕێین بە ئەوانیش ئەوانەی کەوا شەڕی براکوژیەکەن با ڕسوابن بۆ ئەوەی کەوا جەماوەریان لێ بتەچێتەوە کەوا وەکو با بڵێن وەکو پێگەل وەکو هێزێکی تێرۆریستی حسابیان بۆ بکرێت چونکە بەخت و خۆڕایەم عالەما کوژن ئەی تێرۆریست چییە؟ ماوسا سەبارەت بە هەرێمی کوردستان کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو نەوایەکی ئارام بووە بۆ حەواندنەوەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و هەر کاتێکیش کورد لە پارچەکانی تر پێویستی بە هاوکاری و هەماهەنگی و هاوسۆزی هەبووە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان هێز و لایەنە سیاسیەکان بەشدار و هەماهەنگ بوون لەوەی کە هەرێمی کوردستان ببێتە پەناگەیەکی باش بۆ کورد لە هەر شوێشی ئەم دنیا بێ. چ خێرە ئەوەی کە پارتیکەکانی کوردستان لە کاتی ئێستاە زۆر ینی هێرشەکانی سەرکردەوە بۆ سە باشووری کوردستان پەلامارەکانی دەستدرێژەکانی و بجۆرە لە جۆرەکانیش بە سیاسەتی پەکەوە دەرەکەوێت کە هەرێمی کوردستان ڕێگر بێت لە نازانێت ڕێگر بێت لەوەی کە پارتیکەکانی کوردستان چالێکەکانی بکە ڕێگر بێت لەوەی کە باکووری کوردستان ڕزگار بکە ڕێگر بێت لەوەی کە جاران خیتابی ڕزگارکردنی چوار پارچەی کوردستانیان هەبوو
ئەوەی کە پارتیکرەکانی کوردستانی کە ئامانجەکە لێ چییە؟ ینی ئەمنەوە ئارامە چ ڕێگرێکی لە پارتیکرەکانی کوردستان کردو؟ من پێم وایە ئەمنەوە ئارامە چەند ئێمە سوودی لێ وەرەگرین ئەواندا ئەوە ماتوانن سوودی لێ وەرگرن بەڵام بەشەتێ بەڕێک و پێچی تایە ئەوەتانی لە قەندیلی تۆ بنکەوبارەوە لە قەندیل داناوە تۆ علاقە چیە بەسەر منتیقەی شارباژێڕەوە کەی تورک لە شارباژێڕە کەی تورک لە کاری ماسی لە ئامێدیە لە پێنجێن و لە زۆر شوێنی تریش ڕژێبی تورک کەی لەوێ تۆ هاتووی چێ بکوژی لەوێ هاتووی چالاکی بەرامبەر بە چی بکەیت ئەمە وەکو وتم ئەمە هاوکێشەیەکی زۆر ئاسانە بۆی کە خەڵک تێ بگاکەوە ئەمانە چیان ئەوێ ئەیانەوێکەوە ئازادی و سەربەخۆیی کوردێڵن خزمەتی ئەجندای دوژمن بکەن ئێمە سەیرەکەین ئەمە بە ئاشکرا ئێڵین هەرچی دوژمنی کووردە دژی ئەم دەسەڵاتە کوردیەیە هەرچی دوژمنی کووردە دژی ئەم دەسەڵاتە کوردیەیە ئەمیش هاتووە لەگەڵیانە تەنسیقێکی ڕێک و پێگەکە لە شنگالە لەگەڵ جێشی شعبیە لەولاوە لەگەڵ ئەمانی ترا لەولا شەوکە وەکو چۆن لە بەرنامەی حەدەسە بە عالەمی ئەشکرا هاواری کردوتیەوەتانێ بلکەکانیان بێکەوە. بەڵێ مەوسا حەمە ڕەشید پێم خۆشە بەرەو کۆتایی بەرنامەکە قسە لەسەر ئەوشکەین کە ڕای گشتی لە باشووری کوردستان هەوڵێکی زۆر جدی هەیە کە خەڵک چاواشە بکرێ بۆ جۆرەی کە ئەو شەڕێی کە هەیە یان ئەو شەڕە داسەپێنراوی پەکەکە بەسەر باشوورا سەپاندوێتی کە شەڕێکی حیزبیە شەڕێکی پارتی و پەکەکەیە خەنۆ جەنابە چێ بۆی کە ئەمەی کە هەیە و ئەم دەستدرێژیانەکە ئاکرێتە سەر باشووری کوردستان فعلا شەڕی پارتی و پەکەیە یان ئەمە گێچەڵ و دەستدرێژی پەکەکەیە بۆ سەر باشووری کوردستان؟ بەلای منەوە شەڕی پەکەکەیە لەگەڵ کۆرپەیەکی ناو بێشکا کە علاقەی بە هیچ حیزبێکەوە نبێ چونکە ئەو پاشە ڕۆژەیکەوە بۆ ئەو کۆرپەیە هاتۆتە پێشەوە تێگەشی ئەمانی ئەیانوێ لە نەجاتی بەر سبەینێ ئەگەر خوا نەخواستە ئەوە بەڵێن پەکەکە ئەم ئەزبولی کوردستانی نێش خۆی لە خۆ ناتوانێت لێرای جارێکیکەوە ئاوەکو ئێستا بەڕەحەتی دانیشێ ئەو وەختاکەوێتە بەری مەنگەنەی سێ چوار دەوڵەتی دژ بە کوردستانەوە تێگەی هیچ ئیشێکا پێی نەماوە ئەو وەختاوانیش حسابێکی تریان بۆ کرا ئەو ئاسانی نامێنەوە لە شوێن مەوسا پەکەکە هەستەکەی لە باکووری کوردستان خزمەتی دۆزی ڕەوای خەڵکی کوردستانی کردبێ جوڵەیەکی بۆ قەزیە کردبێت گوشار و فشاری لەسەر دەوڵەتی تورک دروست کردبێ ناچاری کردبێ بۆی کە ئەگەر هەموو مافەکانی خەڵکی کوردستانیشی نەسەلمان بێ بەشێکی بسەلمێنە ئەوان کارێکی وایان کردەوە ئەو پێگەیانەی کەوا لە کوردستانی تورکیا دروست بوو وە زۆر با بڵێن سۆزیشان بەرامبەر پەکەکە بوو وردە وردەوە دەما ئەوە نەما هیچیان نەما هیچ علاقەیەشان بە کوردی باکوور نەماوەتانی هەموو ئەمڕۆ ئەجەندایان و هێز و توانیان بۆ ئەوەیەکەوە بۆ لە ناوبردننی ئەم ئەزبوونە و شەرفرۆشن و جێشەڵکردن بە کوردستانی باشوور ئەژینە هیچ علاقەیەشان تورکیا نەماوە. مەوسا لە کۆتاییە ینی خەڵکی باشووری کوردستان چی بکە ئەوەی کە پەکەکە هێناوێتێ بەردەم ماڵی باشووری کوردستان وەکو بژاردەیە خسوێتە بەردەم هێزی پێشمەرگەی کوردستان کە پێشمەرگە ناچار بێ شەڕی پەکەکە بکە و بەڕاستی ینی تۆ بەردەوام پەناماردان هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام شەیدکردنی پێشمەرگە بەردەوام شەیدکردنی هاوڵاتی سڤیل و جوتیار لە ناوچە شاخاویەکان بەردەوام پەلکێشکردنی جێشی تورکیا بۆ سەر خاکی باشووری کوردستان و هێنانی بۆ هەندێک ناوچەی استراتیژیش ینی هەرێمی کوردستان لە بەردەم کامە بژاردەیە لە بەردەم بژاردەی حەڵالکردنی شەڕکردن لەگەڵ پەکەکە ناچاربوون بە تەسلیم بوون بەو قەدەرە خراپەی کە دەوڵەتی تورکیا بۆ ئێمە خوازێ ینی هەز ناکەی ئەوەی کە پەکەکە لەگەڵ باشووری کوردستانێکە قۆناغ بە قۆناغیان لەم قۆناغی کۆتاییە باشووری کوردستانی بە جۆرە لە جۆرەکان خسۆتە بەردەم بژاردەی خراپ. ئەوەی بەلای منەوە بە حسابی بۆ بکرێ ئەگەر حسابێکی ژگیری و عەقڵ بۆ ئەم مەسەلەیە بکەی پەکەکە ئەبێ کارێکی وا بکە فشارێ بخاتە سەر دەوڵەتی تورکیا کەوا مفاوزەی لەگەڵا بکە کەوا و توێژی لەگەڵا بکە بگەنە نەتیجەیەک بۆ ئەوەی کەوا ئەم شۆرەوەریە کۆتایی بێ خۆ هەمومان ئەزانین و هەموو دنیا ئازانێ و هەموو گەلی کوردی ژەزانێ کەوا هیچ شتێک بە شەڕ
نەتیجەی نابێ و ئەنجامی نابێ و لە کوێرەوەری و خوێن ڕشتن بەولاوە هیچی تر نییە بەڵکو ئەگەر پەکەکە خۆی بە هێزێکی بەتوانە ئازانێ بە هێزێکی جەماوەری ئەزانێ لە باکووری کوردستانە با فشار بخاتە سەر دەوڵەتی تورک بۆ ئەوەی کەوا وێژە لەگەڵا بکەن و ئەم شۆرەوەریە لە کوردستانیش دوور بخەنەوە و نزیک بنەوە لە یەکتری ئەمە باشترین حالە ئەژینە بە هیچ جۆرێک بە شەڕ لە ماڵوێرانی بەولاوە لە کوێرەوەری بەولاوە مردین ئەمە چەند ساڵە ئەمە واو نزیکی هەه ساڵە ئێمە خوێن نەزیفمانە بۆچی وازدایەنن یعنی ئەیانەوێت چی بکەن ئەیانەوە بە شەڕ چ ئەجەندایەک بێنە پێشەوە چ ئەنجامێک بەدەست بێنن لە کوێرەوەری بەولاوە گەورەترین شەدەوەیەکەوە بگەڕێنەوە بۆ مەسەلەی عەقڵ و ژیری لەگەڵ ئەو وڵاتەیەکەوە دژایەتیەکەن بەجددی بە حساب دژایەتی ئەوانەکەن با بڕۆ لەگەڵەوانە ڕێبکەن و بگەنە نەتیجەیەک و ئاگر بەسێ بکەن و ئەمە ئالەمەش بە کورد لە ماوەسا بە حساب دژایەتی دەوڵەتی تورکەکەن و بەڵام ڕەفتارەکانیان ئەچێتە قازانجی دەوڵەتی تورک و پرۆژەی کەمالیەکانەوە پێم خۆشە بەرەو کۆتایی بەرنامەکە پرسیاریەوە بکەم کە بەشێک لە حیزبەکان لە باشووری کوردستان لەمەڕ ئەم کێشەی خۆیان بێلایەن کردووە یان ئەیانێت هیچ ڕۆڵێکی خێر نەبینن لەوەی کە ببن بە جۆرێک لە گوشار لە فشار لەسەر پارتی کرێکارانی کوردستان ینی خوێندنەوە چیە بووی کە بەشێ لەو حیزبانە زۆر جار لە کاتی فەرەحی و خۆشی و دەستکەوتەکانە خۆیان بە هاوبەش و شەریک و زۆرجار خۆیان بە خاوەن دەستکەوتەکانی شەزانن بەڵام لە ئەگەری دۆخێکی ئەوها خراپە کە ڕۆبڕووی باشووری کوردستان بۆتەوە و دەست درێژەکانی پەکەکە و لە شکێشی تورکیا تا دێت سەرترە بێتەوە بەشە لە حیزبانە بێ هەڵوێست و بێخەمن ئەگەر بە ئاسانی چاوێک بە ئەجندا و فەلسەفە و ڕێڕەوی پەکەکە بجێڕێ زۆر بە ئاسانی بۆمان دەرەکەوێتەوە ئەو کەسی بەدڵ نییە ئەوەی کە ئێسا کۆسپە ئەوەیەکەوە بەهێزە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەگەر ئەم کۆسپەی تەقت کرد ئەوانیش بە ڕەحەتی دادانیش پەکەکە بە هیچ جۆرێک یاک کەسیکەی بەدڵ نییە لە خۆی بۆلاوە و هەموو کەسێکیش بە دژمنی خۆی ئەزانێت خۆی ئەو گەورەترین سیاست بە ئاشکرا ئەڵێ یا لەگەڵ یا دژبی مەسەلە ناوەڕاز نییە لە ئارا مەسەلە جەبهە نییە لە ئارا مەسەلە ڕێکەوتن نییە لە ئارا یا ئەوەتانە و خەم یاوەتانە دژایەتی دەکەم بە هیچ جۆرێک من لەگەڵ ئەمانەی کە ئێستا حاڵیان دانیشت و سەیرەی مەسەلەکەکەن و بەیەوانی ژێت حتا ئەگەر لەگەڵ ئەمانیشە با بڵێن نەگەنە نەتیجە یا دەتوانن پاڵ بەمانەوە بنێن لەوانی ترەوە دەست پێکرد کاتێک ئەزاری سبەری ئەوە تاێت بزانە چیەکەن لە هەموو شوێک دەست خۆش مامۆستا خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەی ڕاڤا هونەرمەند و پێشمەرگە و نووسەر مامۆستا حەمەد ڕەشید هەرەس خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕاڤا ئامادەبوویت زۆر سوپاس دەکەم من هیوادارم بگەڕێنەوە بۆ ژیری بگەڕێنەوە بۆ عەقڵ بەڕاستی ئەگەر لێرە ئەگەر عەقڵ ونکەی هەموو شتێکمان لەدەست دەچێت ئەوەی کە ئێساژێکە نەمە عەقڵ نییە زۆر سپاس مامۆ دەبووین جەناب ئەزان تا بەرنامەیەکی تری ڕاڤا بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت